زانیاریەکان دوو لایەنەیە لایەنێکی وقائی و خۆپارێزیە لایەنێکی چارەسەریە عیلاجیەوە ئەوەی کە خۆپارێزیەکەیە دوو بەشە بەشێکیان لەسەر حکوومەتە کە ڕشاندن و شتنی ئاژەڵەکان وەکو هەڵمەت ساڵانە دوو جار لەلایەن ڤێتنەریەوە ئەوی لەسەر تاکە کەسیە کە دەبێ هەموو هاوڵاتیەکەوانەی ئاژەڵیان هەیە هاوڵاتانی ئاژەڵیان هەیە دەبێت دەستیان جوان بشۆن و یاری لەگەر گەنەنەکەن نەخۆشەکانی ئاژەڵەکانیان دەبێت پاک بشۆن و لایەنێکی تریش هاوڵاتی ئاسایی دەبێت لەگە بەرهەمەکانی گۆشت و ماست و شیر و ئانەی لە حیوان ئەگەر سەرچاوەکەی نەخۆش بووە یانیش سەرچاوی زانستی نەبوو باش ئامادە نەکرابوو دەبێت خۆی لێ بپارێزێت بەڵام ئەوە ناکە ئەوەی ئێمە بترسین و هەمومان دوورکەین و لە گۆژنە خێت ترسانەکە ئێستا ئەم نەخۆشیە کۆنتترۆل کراوە ئەمە لایەنە خۆپارێزەکەی بوو لایەنی چارەسەریەکەی دەست بەجێ کۆمەڵێکی زراعاتەیە ئەم نەخۆشەمان زیاد کردەوە نەمان دێش کەس بێتە ناو ئەم قاوشە تەنها ستافی و پزیشکانی ئەو بەشە نەبێت و خۆشبەختانە چارەسەر کراوە پێویستی بە دەرمان و چارەسەری و متابعە و فحوساتی ڕۆژانە هەبووە هەموو ئەوانە بۆ ئەوە بوو کە نەخۆشیەکە کۆنتترۆل پێ نەگوازرێتەوە لە کەسێک بۆ کەسێک تر 8 حالەت لە عێراقدا تۆمارکراوە یەکێکی هەرێمی کوردستان بوو چاک بووە الحەمدولله